باسی شتێکی زۆر مهمتانە بۆ دەکەم. با دەزانم هەمومان لە مێشولە بێزار دەبین. ڕەنگە زۆر بەمان پێمان وا پێ هەبوونی مێشولە بێمانە بێزار کرد بێت. لە خوێن مژین و گواستنەوەی نەخۆشی هیچ کارێکی تریان نەبێت. زۆر جاش دەڵێن باشە چی دەبێت گەر بە تەواوەتی مێشولە لە ناو ببردرێت. با من پێتان بڵێن هەر هەمومان لەوەدا هەڵەی بە پێی لێکۆڵینەوەم بێت مێشولەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە ڕاگررتنی باڵانسی ژینگەی. مێشولە نزیکەی 3000 جۆری هەیە، بەڵام تەنیا 100 جۆریان خوێنی مرۆڤ دەمرد، ئەویش لە حاڵەتی ناچاریە، ئەگەرنا خوێنی ئاژەڵانیان پێ باشترە. لەوانیش تەنها مێینەکانن لە کاتی دانانی هێلکە. ئەم ئیشە بێمانایە دەکەن. نێرینەکانی مێشولە بەگشت جۆرەکانیان تەنها لەسەر ڕێگی ڕەشی ڕۆکەکان و بیوا دەژین. هیچ کارێکیان بە خوێنی مرۆڤ نییە، بەڵکو ئەوان سەرقاڵی گواستنەوەی تۆوەکانی گوڵ و ڕۆگن لە یەکێکەوە بۆ یەکێکی تر. هەر مێشولەیەک 2 هەفتە تا 6 مانگ دەژیت. بە ئەگەرێکی زۆرەوە بەبێ مێشولە ڕۆکەکان تووشی کێشە دەبن. گەشە ناکەن و جیالەوەش دەبێتە هۆی نەمانی پیتێنەرەکان. تەنانەت کاریگەریان هەیە لە پەرەسەندنی بەرگری. کەچی بەشەیەک لە لێکۆڵینەوەکان دەری دەخات کە نەمانی مێشولە ژیانمان ئاسانتر دەکات. گواستنەوەی نەخۆشیەکان کەمتر دەبێتەوە، بە تایبەت لە وڵاتانەی کە بەدەست نەخۆشی مەلاریاوە دەناڵێنن. ئێستا بەشێک لە زانایان شتی سیر و عەجیبیان هاتووە بە مێشکیاندا. دەڵێن جۆرێک مێشولەی زیان بەخش هەیە بە ناوی ئەیدس ئەجەپتای. ئەم جۆرە هۆکارن بۆ گواستنەوەی نەخۆشیەکانی تای خوێنبەربوو و ڤایرۆسی زیکە. با پێتان بڵێن چیان لێ دەکەن. جۆرێک لە دەرمانی لاوازکردنی توانای زاوزەیان داوا بە نێرەکانیان. ئەگەر ئەم تاقیکردنەوەی سەر بگرێت ئەوە بە ڕێژەی 180 ئەو مێشولە زیان بەخشانە لە ناو دەچن. جالەبیرم کرد پێتان بڵێم مێشولە خواردنی سەرەکی بەشێک لە زیندەوەرانە، بە تایبەت ماسی شەمشەمە کوێر. جا ئێوە دەزانن شەمشەمە کوێرە کوێر نییە؟ بەڵام ئێستا پێتان ناڵێم ئەوەیان با بۆ جارێکی تر بێت. دامبینەوە.